بەڵێ من خۆمەکو هەوڵاتێک کە خەڵکیش دانیشتووە لە بژێ شەهیدم ئیدانەی تۆبارانەکانی حکوومەتی تورکیا و حکوومەتی ئێران دەکەم بۆ سەر هاوڵاتیانی مەدەنی کوردستان. دیارە من تۆبارانە تەنها هاوڵاتی سیڤیلی ناوچە سنوورەکان زەرمەندی یەکەمن. ئەمە پێشەرکردنی سەروەری خاکی عێراقە. من هێمە هیوادارن حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا بەڕسمی بەڵەنامە ئەوەی نەکردووە کە جیاتی خۆی بۆم تۆبارانە دەبڕێ. بەڵام هیوێمە وەکو هاوڵاتیەکی ئێمە هەرێمی کوردستانە کە ئێمە سنوورەکەمان ئێمە سەربەهای حکوومەتی عێراقین، هیوادارین حکوومەتی عێراقی لەسەر ئەم تۆبارانە بێتە جواب و سنوورێک بۆ دەستدرێژەکانی تورکیا و ئێران دابنێت و ئیتر خەڵکی مەدەنی نەبنە قوربانی مەرامەگەڵاوەکانی تورکیا و ئێران. تەنها ئامانجی تورکیا پەلهاویشتنە بۆ ناو خاکی وڵاتانی دراوسێ بۆ ئەوەی خۆی هەیەتی وەکو سەردەمی عوسمانیەکان بەدی بێنێت و مەرامەگەڵاوەکانی لە دەرەوەی سنووری خۆی بڵاو کاتەوە و ئەوەیشی ئەوێت بەدەستی بێنێت. دەبێ حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستان بە هەمویانەوە بە یەک دەنگ دژی ئەم تۆبارانەی تورکیا بوەستنەوە، چونکە ئەم تۆبارانەی تورکیا تەنها لە زەرەری خەڵکی مەدەنی ناوچەکان و سنوورەکانە و تەنها خەڵکی مەدەنی بێتە قوربانی و ئەوەشی کە بێتە قوربانی هاوڵاتیی ئەم کوردستانەیە. هەرکی هاوڵاتیان ئەوەیە کە بە هەموو شێوەیەک خۆپیشاندانی مەدەنی هێمنانە بکەن دژی تۆبارانەکانی تورکیا و تەنانەت تۆبارانی ئێرانیش کە ئێستاش لە ماوەیەکی کەمدا کە ئەویش دەستی پێ کردووە. لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئابووری ئەوەی کە گرنگە بۆ ئێمە دوجار ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان تەداخولێکی تایبەت بکات لە قەزەی ئەوەی کە ئێستا بەسەر هەرێمی کوردستانایە و بە تایبەتیش لە سنوورانەی کە لەو شوێنانەی کە نزیکن لەسەر سنوورۆ لە تەواوی دنیا چ لە ڕووی سیاسی و چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی کۆمەڵایەتیوە سەرۆک دەوری سەرکەڕانی ئاشتەوایی لە هەر کات و سات دەکاتێت. ئیتر بەڵام بەداخەوە لەلای ئێمە تا ئەم دەخات سەرۆکانی ئێمە هەرچەند بەمانای کەلیمە سەرۆکیش نین بۆ خەمخۆری وڵات، بەڵام هەر دوجار ئەبێت دەوری خۆیان هەبێت لە قەزەی ئاشتەوایی نێوان کوردستان و تورکیا ئێران. ئەوە سەبەبی ڕئیسی تەجاوزکردنی هەردوو دەوڵەتی بێت هەموو ئەو دەوڵەت دراوسەکانی کوردستان ئەگەر ئەوان ئەم نەرمێ بە تایبەتی نەنوێنن ئەوانیش ناتوان بەم شێوەی کە ئێستا هەیە هەم تۆباران هەم بەزاردنی سنووری خاکی کوردستان هەموو ئەمانە دیار ئاسانکاریکی جدیان بۆ کرەوە بۆی ئەوانیش بە یەکجاری ئاوا قاچیان لە ڕاکێشەوە بارەزی خۆیان تەخشان و پەخشان بە خاکی هەرێمی کوردستان ناکەن. ئەو کوردێک ڕیزی نییە. ئەگەر یەک ڕیزی هەبوایە ئەمەی کە ئێستا هەمانە لەوە زیاترمان هەبوو. ئەبوایە هەرچەند جارێکی هەوڵدراوە بۆ یەک ڕیزی ماڵی کورد، بەڵام بەداخەوە تا ئێستا بەرهەم یەک ڕیزی کوردمان نەخواردوون نیمانە. هیچ بە سیاسەکان ئەبێ بۆ خۆیان لە هەوڵی ئەوە بن کە ئەم یەک ریزیە دروستکەن. یعنی پێک وەکو چۆن ئەڵێ لیژنەیەکی هاوبەش لە تەواوی حیزبەکان و دانیشتن لەگەڵ حیزبەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی دوجار شتێکیان دەستکەوێ بێتە بەرهەمێک بۆ گەردی کوردستان و ئافرین و سەربەرزیان بۆ بێنێتەوە. بەڵام بەداخەوە ئەم قسانێکی ئێمەیەکەین شوێن ناگرێت، چونکە بەداخەوە هەموو حیزبەکان هەرێتەوە لە ئاوازەکە خوێنێ. تەمەنای ئەوەیەکە ئینشەڵا لە داهاتووە ئەمە بێتە ئەم داواکاری هاوڵاتی کە بە عام داواکاری هاوڵاتی هەموو کوردستانی گەورەیشە بێتە سەبەبی ئەوەی کە ئەم حیزبانە هەر چۆنێک بێ پێکەوە کۆبوونە و شتێکی جوان بۆ کوردستان بکەن تر خەڵک ئەوەنە ناڕەحاتی نەکێشە بەدەم تۆباران و لەشکری کێشی و کوشتن و بڕین و ئەم جۆرە شتانەی ئینشەڵا کۆتاییان بێت لەسەر ئەم میلەتە.